بنای خی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویستمان من دانیا نورەدین بەرنامێکی نوێی ڕایەڵەتان پێشکەش دەکەین. خۆشەویستانمان بڕیارە ڕۆژی چوارشەممەی ئەم هەفتەیە کامێرە پۆینت و پۆینتەکان لە بردی تاسڵوجەوە تاوەکو بانی مەقان بکەونە کارکردن و سەرپێچەکان تۆمار بکەن. لە چەند ڕۆژێکە نیگەرانی بەشێکی زۆر لە شۆفێران لە هاوڵاتیان لێکەوتۆتەوە بۆ پێیکە شێوازی کارکردنی ئەم کامێرانە و ئەو داهات و پارەی کە لە ڕێگەی ئەو سزانەوە کە تۆماری دەکات بۆ خزمەتی هاوڵاتیان بۆ ڕێگاوبانەکان خەرج ناکرێتەوە بە گوێرەی ئەو گرێبەسی کە کراوە لە نێوان کۆمپانیا و حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان بۆ شێوازەیە کە ماوەی پێم وابێت 15 ساڵێکە لە سەدا هەفتای داهاتی ئەم کامێرانە بۆ کۆمپانیاکە بێت و لە سەداسی بۆ حکوومەت بێت و حکوومەتیش وای ڕاگەاندووە کە ئەو داهاتە خەرج دەکاتەوە لە ڕێگەوبان لە شەقامەکان لە چاکردنی شەقامەکان و نیگەرانێکی دیکەی هاوڵاتیانەوەیە کە زۆرێک لە شەقامەکان پێویستی بەم کامێرانە هەیە کە ڕووداوێکی ئەجگار زۆر تێدا ڕوودەدات بۆ کەلار دەربەنی خان سلێمانی کەلار ئەم ڕێگەیانە لەوێدا دانەدرا بەڵام ئەو ڕێگانێک کە کەمترین ڕووداوی هاتوچۆی تێدا یاخود شەقامێکی دووساییدا تاوەکو ئێستا کەمترین ڕووداوی هاتوچۆی تێدایە و لەم شەقامانەدا ئەم کامێرانە دانراوە. ئێمە باز لەو دەکەین کە تا چەند ئەم کامێران لە بەرژەوەندی هاوڵاتیان لە بەرژەوەندی شۆفێران و تا چەند دەبێتە مایەوەی کە داهاتەکەی بخرێتەوە کار بۆ چاکردنی ڕێگاوبانەکان بۆ خزمەتی هاوڵاتیان و شۆفێران ئاسوودەتر بن بۆی کە بە شەقامێکی باش و مەزبوطدا شۆفێری بکەن و بتوانن لە نێوان شارەکان داهات و چۆ بکەن. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک دیلمان حەمەنادە سەرۆکی ڕێکخراوی ترافیک. کاک دیلمانیان زۆر بەخێر بێ. سپاسۆم دەرفەتە. خوا بەخێر بێت. تا چەند ئەم کامێرانە کە دانراوە لە ڕابردووشدا زۆر قسە باسی لەبارەوە کرا لە بەرژەوەندی هاوڵاتیانە ینی حتمما لایانی باشی و لایانی خراپی هەیە بەڵام ئەگە بە وردی پێشەوەی دەست پێ بکەین بۆمان باسکەیت چۆنیەتی تۆمارکردنەکە چۆنی بۆی دووبارە هاوڵاتیان شۆفێران ئاگادار بن چۆن سەرپێچەکان تۆمارەکات. بەڵێ سەرەتا کامێری پۆینت و پۆینتەوەی کە بە ناوی ئەڤرێجی شۆ لە دنیایان P2P ناوەبرێ ئەم کامێرەیە بریتە لەوەی کە تۆ لە خاڵی یەکەمەوە بە بەردەم کامێرەکە ڕۆی بە خێرایەک تاگیتە خاڵی دوم ماوەیەک کاتێک دیاری کراوە کە تۆ پێویستە کەمتر لەو کاتە ئەو ماوەیەت نەپڕی بێ بۆگەر بێت و تۆ کەمتر لەو کاتە پڕی بێتە و کامێرەکەی خوێنێتەوە کە تۆ خێراتر لە خێرایی شەقامەکە لێت خوڕێەوە. بەر من ئەگەر تۆ داخلی ناوچەی کامێرەکە ببی خێرایی ناوچەکە 100 کیلۆمەتر بێت تۆ لەو کاتەیە 100 کیلۆمەتر ڕۆشتوی بەڵام دواتر دوای کامێرەکە خێرایەکەت بەرزەکەیتەوە بۆ 120 یا 110 کیلۆمەتر جاریشکە کاگیتە کامێری دووەم خێرایەکەت کەم کیتەوە جاریشکە بۆ 100 ئەو هەر و کامێرەیە ئەدگرێت چونکە ئەو تێکڕای خێرایەکەت حسابەکە بە کۆی گشتی ئەو بینی ئەو دوو خاڵە تۆ بە چەند چرکە یان بە چەند دەقە ماوەکەت بڕێوە. بۆیە ینی ئەگەر کەسێکیش تووشیەوە بوو چەند کیلۆمەترێک لە خێرایی ئۆتۆمبیلەکەی زیاتر بوو پێویستە کات قەرەبووی ئەوە بە کەمکردنەوەی خێرایەکەی بات تاگەتە کامێری دووە. زۆر باشە ئەم کامێرانە کە دانراوە پێ دوایان لە بەرژەوەندی شۆفێران لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت بۆ ئەماسکەیانی لایەنی باشەکەی چیە و لایەنی خراپەکەی چیە دواتە دێنە سەر بابەتی داهات و ئەو پارەیە کە دەست دەکەوێت. بەگشتی کامێرەکانی کۆنتترۆلکردن و چاودێریکردنی خێرایی لە جیانە سوودبەخشن واتە چاودێریکی باشە بۆ کەمکردنەوەی خێرایی و خێرایی یەکێکە لە فاکتەرەکانی خوڵقانی ڕووداوی هاتوچۆ کە تەنیا فاکتەریش نییە ینی ئێمەگەر بازدا ڕووداوی هاتوچۆکەین بەڵام لێرە بە هەمان شێوە لە کوردستانیشە ینی 100% دەبێتە هەوەی کەمکردنەوەی قوربانی و ڕووداوی هاتوچۆ بەڵام ئەوەی کە لێرە خەڵگلی نیگەرانەوە ئێمەش هەمان نیگەرانیمان هەیە لە سەریەویژەوەیە کە ئامانج لە دانانی ئەم کامێرانە کەمکردنەوەی یان با بڵێن پاراستنی گیانی مرۆڤ نییە ئامانج بەشێکی زۆری بۆ داهات کۆکردنەوەیە چونکە بە بەڵگەی ئەوەی کە تۆ
کۆمەڵە ڕێگات هەیە هەر ناو زەد کراون بە ڕێگەی مەرگ ئەوە گەر کامێرە خێرایی یان کامێری پوینت تو پوینت پێویست بێ یەکەم شوێن پێویستە لەو شوێنانەدا بێت چکە ئامانج لە دانانی کامێرەی کەمکردنەوەی خێرایی یەکێکیان با بڵین کەمکردنەوەی خێرایی ئەو شوێنێ دوو فەراهەمکردنی سەلامەتی هاتوچۆیە لەو شوێنە سێ ئەگەر خاڵێکی دیاریکراوە لە شوێنەکە هەبێ وەک بوونی قوتابخانەیە یا بوونی شوێنێکە مەترسی ڕووداوی هاتوچۆی لێ بکرێ چوار بۆ داتاکۆکردنەوەیە کە تۆ بتانی ژێرخانێکی ئابووری باش دروستکەی وە ژێرخانێکی زانستی باش لەسەر مەسلەی ڕووداوەکان لەسەر ڕێگایە یعنی ئەم چوار خاڵی جیانین بۆ ئامانجن بۆ دانانی کامێرەکانی کەمکردنەوەی خێرایی کامێرەی ئەڤرێجی پوینت تو پوینت ئەگەر لە کوردستانە سەرنج بێ لەسەر بنەمای ئەم خاڵانەدا نەنراوە چون لەو شوێنانە دایان ناوە کە بە گشتی دەرفەتی خێرایی زۆرە شوێنانێک هەیە مەسەلەن دەرفەتی خێرایی تایە زۆرە بەڵام بەو شێوەیە مەترسیدار نییە یعنی ئەگەر دیقەت بێ کامێرەکانیش هەندێک جار لە شوێنانێکا دانراون شێوەی تەڵەیەکی پێوەیە وا دانراون چۆن بتوانێت پارە زۆر ترکۆکاتەوە نەک چۆن بتوانێت گیانی مرۆڤی تیا پارێزێ چونکە هەندێک شوێنمان هەیە ئەگەر خێرایەکە تۆزێکیش خێراتر بێ لەو شوێنە ڕەنگە ئەوەندە مەترسی نەوێ بەڵام شوێنانیشی تر هەیە مەسەرەن ئەگەر هەر نقطەی کامێرەکان کە لەسەر ڕێگەکەش دانراوە ینی مەترسی لەو شوێنە بۆ سەرگیانی مرۆڤ زۆرترە کەواتە ئەمە ئەومان پێگەێنێ کە ئامانج لە دانانی ئەم کامێرەیە کۆکردنەوەی داهاتە و ئەوەی کە خەڵکیش نیگەرانی ئەم مەسلەیە ینی ڕەنگە تا ڕادەیەک ڕاستیکی باشی تابێژەوەیە ئایا داهاتی ئەم کامێرانە بۆ چۆچ ئایا ئێمە هەموو کۆمەڵگا ڕەنگە پێی ناخۆش نەبێکە ئیجراعات بکرێ یعنی بەمەرجێ ئیجراعاتەکە یەکسانی تیاابێ لە بینی دوو شاخە بزنە ینی پێویست دەکات کە مرۆڤ حتا سزاش بدرێت و پارەوە بگیرێت دڵخۆشە بۆی کە لە خزمەتی وڵاتەکە و شەقامەکە و شارەکەی خۆیدا بەمەرجێک یەکسانی تیاابێ واتە ئەو سزای هەموو جۆرە کەسێ بگرێتەوە بۆ خزمەتی خۆی بەکاربێتەوە خەڵکیش ناتوانێت ترگلەیی بکەوە بەشێکی زۆری خەڵک ینی لەگەڵ دانانی ئەم کامێرانە بێگەڵ هەموو پێشکەوتنەکە بەمەرجێ ئامانج و داهاتی ئەو شتە بزانێ بۆ شۆچێ بەڵام بینی ئێمە لە کوردستانە ڕێگاکانمان هەر خراپن و پاری هاتوچۆژ چ لە سەرپێکی چ لە با بڵین دەستکەوتی هەموو هاتوچۆ بە غەرامات و ڕسومات و هەموو شتێکەوە ناچێتەوە خزمەت سەلامەتی ڕێگەوبان و هاتوچۆ کە پێشتر لە یاسای وەزارەتی ناوخۆیاوا بوو کە ئەوایە نیوەی داهاتی هاتوچۆ بە ڕسومات و غەراماتیشەوە بکرایەتەوە خزمەت سەلامەتی هاتوچۆ کە ئەو بڕیارە چەند جار دەستکاریان کرد و ینی جوزئیان لێکردەوە و چیوانە بەڵام ئێستا بەشێکی زۆر کەمیە هەر ئەوەندەش شتێکی بەرچاو نییە کە بۆ خزمەتی سەلامەتی هاتوچۆ بەکاربێ کە هاوڵاتیانیش هەمومان ئەمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بینین کە خزمەت گوزارەکان لەسەر شەقامەکان بە شێوەیەک بێمان کاک دیلمان داهاتەکەی ینی سێر بکەن لە سەدا هەفتای بۆ کۆمپانیا لە سەدا سی بۆ حکوومەت ینی لەوانەیە جەنابتان شارەزای وڵاتانی دیکە بن شتی وا هەبووە ئەوەندە قازانج کۆمپانیا ئەوەندە قازانج بکات ینی لە ئاز حکوومەتە لە ئاز دەوڵەتدارێ لە ئازەوەی کە ئەو بڕیار بەدەستە ئەو پێویستە حکمی وڵات بکات هۆی کێشەکە ئەوەیە لەم کوردستانە هەر ئەم پرۆژەیەوانە دەیان پرۆژەی تر هەیە کە لە پشتی حکوومەتەوە جاریشکە حکوومەتە ینی بەمانایشکە لە پشتی حکوومەتەوە کارکتەری تر هەیە کە تەمسیلی خەڵکانی ئەهلیەکەن وە سەر بە کۆمەڵیشتن لە پشتەوە ینی لە پشتی پەردەوە زۆر شت هەیە کە لە لای هەمومان بەشێکی ئاشکرایە بەڵام بەشێکی هێشتا شارەوە هاوشێوەی ئەمە ئەو کۆمپانیایی کە ژماری ئۆتۆمبیلی پێدراکە لە ئۆڵەوە پارەیەکی سەرەتایی وەرەگیرا بۆ دروستکردنی دوو ژمارەی ئۆتۆمبیل پێم وایە بە 20,000 دینار دواتر ئەم پارەیە بەرز بووە بۆ 55,000 دینار کە لە کاتێکە حیسەکەی حکوومەت کە لەو کۆمپانیای دیاریکرا بوو 1 دینار زیادی نەکرد بوو هەموو ئەو زیادەیە بەس بۆ کۆمپانیەکە
دانرا ئێمە زۆریشمان قسە لەسەر کرد هۆکارەکە چییەکە مەسەن کۆمپانیا بەڵام جاریش کە کۆمپانیاکان بە شێوەیە لە شێوەکان سێبەری بەشێک لە کارکتەری مەسەن سیاسی و ئیدارن لە پشت پەردەکەەوە دایمە کێشەکە ئەمەیە و ئەم کۆمپانیایانەش بە هەمان شێوە ینی لە جۆگەلەی چکەوە ڕەنگە بچێتەوە هەمان سەرچاو شتێکی دیکە کە شۆفێرانی نیگەران کردووە لە شەقامەی کە بڕیار ڕۆژی چوارشەممە ئەم کامێرانە بکەوێتە کار لە پردی تاسڵوجۆ دەست پێەکە بۆ بانیمەکان ئەڵێ هیچ ڕێنمایەکی هاتوو چۆ هیچ تابلۆیەکی تێدا نییە کە زوو پیشانە تیژڕێەکەت کەم کەرەوە کامێرەی لێیە یان هەر تابلۆیەکی دیکە کە پێویستە لەو شەقامەدا هەبێ خۆی من هەندێک لەو هێمایانم بینی لەسەر ڕێگاکان بەڵام ئایا لە ئاسی پێویستە تابلۆکان قسەکە ئەمەیە لێتی یعنی بەدڵنیاوە لێتی بەڵام ئایا لە ئاسی پێویستایاننا تۆ مەسەر بۆ نمونە لە ڕێگای کاتێکە هەر ڕێنمایەگەی بە شۆفێر بۆ کەمکردنەوەی خێرایی بۆ بوونی چاڵێک بۆ بوونی کامێرە بۆ بوونی پێز بۆ هەر شتێک پێویستە لە دووری باشەوە ئەم ئاگاداریە و زۆر بەڕوونی شتەکە ببێنرێ هەتا تەنانەت بۆ دانانی ئاستەنگی کەمکردنەوەی خێراییش بەشی زۆری هاوڵاتیان و شۆفێران گلەیەکیان لەسەرەوەیڵێ لە شوێنی زۆر نادیارادانرێەوە لە دووری پێویستەوە یان بە شێوەیەک وازەح نییەکە لە دوورەوە شۆفێر بتوانێت خۆی بۆ ئامادەکە بەگشتی کاتێک کە تۆ داغڵی زۆنی کامێری پوینت و پوینتەبی ئەبێ ئەوە بزانی کە ئیتر پێویستە بە دوای هەرچەنە تۆ لە هەموو شوێنەکانە پێویستەکە کە پابندی بە خێرایی شەقامەکانەوە کەمە پەیوەندی بە ژیانی خۆت و سەرنشینان و هەموو ئەو هاتوچۆکارانە هەیە کە پەیوەندیان بە شەقامەوەی بەڵام ئەبێ تۆ بزانی ئەو ماوەیە کە دانراوە هەندێک ماوەی تایە بۆ نمونە 100 کیلومتر هەندێکی تایە کەمترە بەگشتی لە کوردستانە جۆرەکانی ڕێگەوبان لە ئێمە لە ڕێگەی دەروی نیشتەجێبوون و هەندێک ناوچەکە ناونراوە نیمچە خێرەکە ماسەفاتی نیمچە خێراشی تیانە بەگشتی خێرایەکان لەسەر و 100ەوە نیمانە چکە ڕێگەکانمان ڕێگەی خێرا نین هەندێک جادی تازە بۆ منە لە ناوچەی هەولێرا کراوە کە هێشتا ڕەنگە هێشتا هەندێک ڕتوشی بوێکە بۆەوەی کە تۆ پێی بڵێ شەقامی خێرا ئێمە لە کوردستانە بە گشتی لەسەر و خێرایی سەدمانەوە نییە واتە تۆ لە خێرایی سەتا لێبخڕی پارێزراوی بەڵام ئەو شوێنانی کە پێویستەکە خێرایی تیاکەم کرێتەوە بە هێماتیا ئاگدارکران بەڵام ئەشکرێ بڵێن هێماکان مەسەن لە جۆری قەبارەوە ئەوەندە نین لە عەدەدا ئەوەندە نییە کە بەباشی شۆفێر وریاکاتەوە هەر بەشێکیش لەمەی جەناب تێڵی خەتایەکی شۆفێری ئێمەشی تایە ئەوەیش بەوەی ڕانهاتین متابعی با بڵێن هێماکانی سەر شەقام بکەین نەکات هێمای خێرایی هەموو هێماکانی ئاگادارکردنەوە هەموو هێمای وریاکردنەوە ڕێگەر نیشاندان هەموو کۆمەڵە هێماکان کە لەسەر شەقام دانراون بەشیشی شۆفێری ئێمە کاتێ لە سنووری عێراقیشە چنە دەرەوە لە وڵاتانی ترا ئەم گرفتیان هەیە کە ڕانهاتوون لەگەڵ لێخوڕینە با بڵین متابعی هێماکان کەن و بێکە ببین لە چوا خێرایی کەم بۆ تۆ لە چوا مەترسیە لە چوا پێچ هەیە لە چوا بۆ شەوێ ڕاستە کاک دیلمانەوەی کە زیاتر لە سۆشال میدیا ینی کۆمنت یان شتێکمانە بینی خەڵکێکی زۆر داوای کردبوونە هەموو هەوڵێک هەموو سرنجە لەسەر ڕێگاکانی بۆنە دەربەنی خان کەلار سلێمانی بێت ینی زۆرترین ڕوودەی هاتوو چۆ ڕوودەدات ینی ئەم کامێرانە لەبری ئەوە شتێکی دیکە بڕیان شەقامی ئەوێت چاک بکەن یان هیچ نا کە بڕیارە مەدانراوە با داهاتەکەی وردەوردە لەو شەقامی ئەوێدا چاو بکرێت ینی زۆرێک لە کەم خێزان هەیە بەڕاستی لە کەلار و گرمیان و شوێنانەدا کەسێکی خێزانەکەن کەسێک بنەماڵەکەیان بڕوودای هاتوو چۆ جاین لە دەست نەدابێت بەڕاستی وەک باسم کرد ینی یەکێک لەو ڕێگایانی کە پێوتر ڕێگای مەرگ ئەو ڕێگای کەلار و پێشتر هەر لەمان ستۆدیۆی بەڕێستانە لانی معنیش لێرە بوو کە باسی لەوە کرد بودجەکەیان بە شێوەیەکە ئەگەر بێت و بەو تۆنە بەو نەمەتا هیچ لەو ڕێگایە بکرێت چەندین ساڵی ترێ بە تاڵکردن یعنی هیچ مژدەیەکی تیانە بوو بۆ خەڵکی کە بڵێ
لە چەند مانگی داهاتوە یا تەنانەت لە 2 ساڵی داهاتوو ڕێگایە تەواو بێ کە ئەوە هەموو فۆکسی حکوومەت ئێستا لەسەر ئەو ڕێگایە هەموو فۆکسی یعنی هەموو لایەنەکانی حکوومەت یعنی نەک هەر هاتوچۆ ئێمە کە باسی هاتوچۆکەین بەسمان پۆلیسی هاتوچۆ نیە چونکە ئەوان بە تەنیا بەرپرسنین لە مەسلەی هاتوچۆ کۆمەڵی لایەنی ترەگرێتەوە بە پەروەردەوە بە تەندروستیەوە بە ڕێگاوبانەوە بە شارەوانی بە زۆر ینی معنیە بە کۆمەڵێ با بڵێن لایەنی پەیوەندیدار پۆلیسی هاتوچۆ تەنها پۆلیسی لێپرسینەوەی هاتوچۆیە ینی بەرپرسیارەتی بەشێکی زۆر لە شتەکان ڕەنگە لای ئەوان نەبێ ینی من بۆ بەرچاوڕوونی ئەماڵم بەڵام ینی خەمساردی حکومەت لە ئاسی مەسەلی ڕووداوی هاتوچۆ و گیان لە دەستدان بە ڕووداوی هاتوچۆ سنووری تێپەڕانەوە لە کوردستانە چونکە ئێمە لە کوردستانە با بڵێن جارێ باسی ڕێژە جیهانیەکە بکەین لە دنیاە ڕووداوی هاتوچۆ هەشتەمین هۆکاری گیان لە دەستدانی مرۆڤە یعنی بە تێکڕای دنیا بە هەموو وڵاتە دواکەوتۆکانیشەوە لە کوردستانە ڕووداوی هاتوچۆ بۆتە یەکەمین هۆکاری گیان لە دەستدانی مرۆڤ کە ئەمە مەترسیی زۆر زۆر گەورەیە ئەگەر ببوایە بە حوتەمین هۆکاریش وایە هەموو فۆکسی حکومەت لەسەر ئەم مەسەلەیە بێت چونکە بێ ئێمە جارێ مرۆڤ بتوانین بیپارێزین اینجا شتەکانی تر ینی بیر لێکەینەوە چونکە بێ سنتەری بیرکردنەوەمان گیانی مرۆڤێ بەڵام بەڕاستی خەمساردی حکومەت سنووری هەموو سنوورێکی تێپڕانەوە لە ئاس ڕووداوی هاتوچۆ و مەشاکیلی هاتوچۆ دانانی کامێرەی با بڵێن خاڵ بۆ خاڵ و هەموو ئەو کامێرەی چاودێرەیانەی تریش ئامانج بەداخەوە لی کۆکردنەوەی داهاتە نەک با بڵێن پاراستنی مرۆڤ لە هاتوچۆیە کاک دیلمان تا چەند گرنگە ینی شۆفێرانی بە شاز لە شازەکان ینی پابند بن ڕاستەوە زۆر باسمان لە کەم تەرخەمی حکوومەت و ڕێگاوبانەکان و پارە خواردنی حکوومەت و بەرپرسان کرد بەڵام شۆفێرانیش بۆ خۆیان تا چەند گرنگە ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەن تیژڕەوی کەم بکەنەوە کە بەشێکی زۆری شەر پەیوەندی بە شۆفێرانەوە هەیەی ئەو ڕووداوانی کە ڕوو دەدەن خۆی ئەوەی کە جەناب تێڵی ڕاستە بەڵام ڕووداوی هاتوچۆ سێ هۆکاری سەرەکی هیچیان ڕێگەوبانە هیچیان ئۆتۆمبیلە هیچیان مرۆڤە نەک شۆفێر مرۆڤ ئەو خەمساردی حکومەت کە باسم کرد ئەکەوێتە قاڵبی مرۆڤەکەەوە ینی لە ڕووی ڕێنمایی هاتوچۆ زۆر لاوازە وڵاتەکەمان بەعام یان ڕێکخراوەکانی بواری هاتوچۆش زۆر کەمن میدیاکان ینی من کە باسی حکومەتەکەم باسی نووشی هەڕەمەکەکەم کە ئەمە بێ مەسەلەن لایەنە معنیەکان بێنە سەرخەت میدیاکان بێنە سەرخەت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ پەروەردەکردنی تاکی وشارکە لەسەر مەسلەی هاتوچۆ لە پەروەردەوە ئێمە مناڵ پەروەردەکەین کە هۆشمەندیی باشی لەسەر هاتوچۆ هەبێ ئێمە ئەگەر تۆ ئەم پەروەردەیە هەبوو اینجا شۆفێر دەتوانێت خۆی لەناو خۆیە یاسا بۆ خۆی دروستکاوە پێوەی پابند بێ لە ڕاستیە بە نەسیحەتێکی ئەفسەرێکی هاتوچۆ ئەم کێشەیە چارەسەر نابێ بە نەسیحەتی من و تۆ شۆفێرێک لەسەر شەقام خێرایەکەی کەم ناکاتەوە چونکە هەر ئینسان کە دروست بووە خوا لە قورئانە کە باسی ئینسانەکە بە شتێکی باسەکاڵێ حەلوعە ینی با بڵێن سەر کێشە ئەمە ینی ئاسان خۆی بەدەستەوە نایە عادەتەن کە کللتور دروستە بێ کللتور بە تەنیا لەناو کۆمەڵگەوە زۆر دەگمەن لە چینی خوارەوەی کۆمەڵگا سەر هەڵەیاوە دروستە بێت کللتور لە ئۆڵەوە بێ ئەوش شکلی هەڕەمی هەیە لە بەشی سەرەوە دەست پێکە نمونەیەکت بۆ باسکەم ئێمە شۆفێرمان لێرە هەیە کە زۆر شۆفێریشی خراپە بەزە چێتە وڵاتانی دەرەوە شۆفێری زۆر باشی لێ دەرەچێت ئەمە چی وای دەکرد ئایا خۆی بەخۆیان چۆ یان یاساکان خستیانە ناو قاڵبێکەوە کە بتوانێت شۆفێریی سەلامەت بێ بە هەمان شێوە کەسەکەیێتەوە ئێرە زۆر سەیری لەیەکە خەڵک بەم شێوەیە لەسەر شەقام پابند نییە بە ڕێنماوی یاسای هاتوچۆ یاسایەک بۆ نمونە لە ئەڵمانیا هەیەڵێ هەر کاتێک کە تۆ چیتە سەر هێڵی پەڕینەوە ئەگەر ئۆتۆمبیلێک بۆ تۆ نەوەستا بۆ دێ ژمارەکەی بی بە شارەوانی ئەوان غەرامەی زۆر قورسیەکەن بە پێچەوانەشەوە هەر پیادەیەک لە شوێنی پەڕینەوە نەبوو کە پەڕیەوە هەر ئۆتۆمبیلی لیبە هیچ مافێشی نییە ئەمە واکە
ئۆتۆمبیلکە لە هێڵی پەڕینەوە نزیکە بێتەوە ئێمە پێمان وایە ئەمە مەسەلەکە هۆشیاری تاکە لێ نە ئەو لەوە ترسێ 400 ئیرۆکە غەرامە نەکرێ یەکێک نەبێکە ژمارەکەی بە شارەوانی و بە پێچوانەشەوە پیادەکە پابندیەوە بێ بەس لە شوێنی پەڕینەوە بۆەوەی مافی پارێزراوێ ئەمە یاسا ئەم کللتوری دروست کردووە یعنی کات ئێستا تۆ بێنە یاساکەش لا بە چەندین ساڵم کللتورە ئەڕوان بەڕێ و کێشەی نابێ ئێستا لەسەر شەقامەکان بەشێکی زۆری یەکتێبڕەکان پۆلیسی هاتوچۆی تیانە بەڵام ئەگەر ئەمە بەردەوام بێ چەند ساڵێکی کە پۆلیسی هاتوچۆ هەر نەبێ فەوزایەکی زۆر دروستە بێ ڕاستە ترافیکلایتەکانی شەکەن بەڵام هێشتا خەڵک ئەوی لە مێشکاماوە کە پۆلیسی هاتوچۆ جارجارێک چاودێری شوێنەکەکە بەڵام خۆگەر بە تەواوەتی وەلا بنرێەوە هیچ پۆلیسێکی هاتوچۆ نەبێ بە تەواوەتی ئەو یەکتربڕانە ئەبێتە شوێنی فەوزا و ترافیکلایتەکانیش ئەو دەورەی ئێسای نامێنێ پێت وایە تاکی ئێمەوانی ڕۆژمێری بکاتم ئەو ئاستەیان هیچ میکانیزمی ڕێگایەکی ئەوەمان لێ بێت هەم یاساکەم خەڵکەکە بۆ شازە بتوانین ینی پابند بین ئێمە لە سەر ئاستی تاک و لەسەر ئاستی ڕێکخراوەی وەکو شخصی خۆمان زۆر هەوڵداوە بۆ هۆشیارکردنەوەی هاتوچۆ مەسەرەن لەناو بەڕێوەرێکی هاتوچۆشە مەسەرەن لەسەر ئاستی گشتینە لەسەر ئاستی تاک ئەشخاصی تایەکە تۆ سۆزن بە بوارەکە هۆڵەیەن بۆ هۆشیارکردنەوەی تاک بەڵام بەرنمەیەکی چڕۆپڕی حکوومەت کە بۆ نمونە بۆ 10 ساڵ دیاری کاکە تاچی کورت لەسەر هاتوچۆ لە ماوەی ئەم 10 ساڵە چۆن هۆشیارکاتەوە ساڵانە دراسی کات تەوانم بەرنمەیە نەکرد هۆشیارکردنەوەی خەڵک هەموو لایەنەکانی تری هاتوچۆ بگرێتە خۆی بێگومان ئێمە توانین زۆر بە ئاسانی یعنی لە هەموو وڵاتانی ترکە باسەکەین هۆشیاری تاک لە مەسلەی هاتوچۆ بەرزە ئێمە توانین لەوانەش زۆر باشتر بین چونکە کۆمەڵگەی کوردی زۆر یارمەتی دەرترە بۆ ئەم مەسلەیە چون کە جەنابێ ئێستا لە بەردەم ئەو دەرگایە بەیەک بگەین هەردووکمان فەرموو لە یەکەکەین کە بۆی کامان لەکە تۆ لە پێش من فەرمووی لە یەکەم کە بچیتە ناو دەرگاکەوە ئەمە لە وڵاتانی دەرەوە زۆر کەمە ئەم ڕێزگرتنە کۆمەڵایەتی کە لە کوردستانە هەیە لە کۆمەڵگەی کوردیا هەیە ینی زۆر زیاترە لە وڵاتانی کەواتە ینی مادە خامەکەت زۆر باشە بۆەوەی کە تاکێکی هۆشیاری تیا دروستکەی بەڵام کێشەکە ئەوەیە حکوومەتێکمان هەیە کە ئەم لایەنەی بیر لێ نەکردوێتەوە و مەسلەی هاتوچۆ دایمە لە پشتی پەردەوەیە لە بەرچاوانیە بۆیە بەو شوێ فەرامۆش کراوە ڕاست کاگیلمان ڕێکخراوەکان لە بواری هاتوچۆەوە خەڵکی چی بکرێت تازەمە بڕێ دەچۆ و ئەم کامێرانەدا ئەنرێت نەبینوسەر بابەتەکەی خۆمان هیچ ڕێگە چارێگە هیچ ئەو داهاتە ینی ئەو گرێبەساڵ بۆ شوێنێتەوە ئەو داهاتە لە شقامەکاندا سەر بکرێت لە خزمەتی هاوڵاتیانە سەر بکرێت ینی پێچوانە بکرێتەوە بۆ منە لە سەدا هەفتاکە با بۆ حکوومەت بێ سەرفی بکاتەوە لە ڕێگاوبان و لە ئەوەیە چکە پێم وابێ پارێکی زۆر وەردەگیرێت کەمترینیان 80,000 بۆ زۆرترینیان کە 170,000 دینارە لەو سزایی کە لە تیژڕەویا تۆمارەکرێ ڕێگە چارێکەیە کە بتوانرێت ینی فشارێ دروست بکرێت لەسەر حکوومەت و لایانی پەیوەندیدار وڵای ڕێگە چارە وەک باسم کرد ڕێکخراوەکانی بواری هاتوچۆ زۆر کە من لە کوردستانەوە بەشێکی لەو ڕێکخراوانە لەگەڵ زۆرتر ڕۆڵیان دەبێت ڕۆڵی ئەو تویان نییە لە مەسەلەکەیەوە بەشێکیان تیانە هەر بە خۆی کارکتەری دەسەڵاتە و ناو ڕێکخراوە کە ئەمە ینی ئیش لەسەر با بڵێن پەسەندکردنی بڕیارەکانی حکوومەتەکانە بە پێچەوانەوە مافی خەڵک تایە پارێزراوێ هەموو شتێک لە دنیاکرێ بەڵام ئایا لە ئێستاە مەسەلەن میکانیزمەکە ئەوەیە کە پێویستەکە خەڵک فشارێکی باشی هەبێ ئێمە کاتێکە با بڵین پارەی ڕسومات و غەرامات لە هاتوچۆیە بەڕێژێکی زۆر بەرچاو بەرزکرایەوە وەکو ڕێکخرا و ئێمە زۆر ئیشمان لەسەر کرد و زۆر دژایەتیمان کرد لە چەندین کەناڵەوە قسەمان لەسەر کرد وەوە پێشبینیمانە کرد خەڵکیێکی زۆر هەڵوێستی هەبێ لەسەر ئەم مەسەلەیە بەڵام ئەو ڕۆژەی کە جێبەجێ کرا تۆزێک خەڵکەکە مقۆمقی لەبینی خۆیان کە بزدوای وتیان کێشە نییە مهمێ زوو ئیشەکەمان بۆ بکەن کێشەکە ئەوەیە وڵا ئێمە تاچی متەمەڕی تاکی یاخیمان کەمە کە ینی هەموو شتێ لە دەسەڵات قوبوڵ ناکە زۆر شتی تر لەمە گەورەتر زۆر بازرگانی لەمە گەورەتر ڕۆشتۆتە سەر و خەڵکیش نەیتوانیەوە کاری لەسەرکە بەڵام ئێمە
لە هەوڵی خۆمان هەر نەوەستاوین و بەردەوام ئیش لەسەرەوەکەین کە وا بکرێ مەسەرەن سەلامەتی هاتوچۆ ببێتە یەکێ لە خاڵە هەرە گرنگەکانی بیرکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان. شتێکی دیکە ڕوودا لە ڕابردوشدا لە کامێرەکانی دیکە ڕوویداوە تەقەکردن لەم کامێرانە من پێم وایە ئەمەش لەوانێ بۆ ئەم ڕێگایش دووبارە بێتەوە پێ دوای ئەمەکارێکی دوزە تا چەند گرنگانی خەڵکی پەنا نەباتە بەرەوە شتەکە کراوە ڕاستە لەوانێ بەشاد لە شازەکان حەقی خەڵکی تێدا خورابێ بەڵام هیچ ڕێگایەکی شارستانی نییە ئەو شێوازش ڕای جەنابێت لەسەرەوەی وڵا بەڕای من ئەوە ئەگەر شەوێ بخەوین و بەیانی ژەستین هەموو کامێرەکانیشان شکاردن بێ و تەقیان هەمووشیان کرد بێ کۆمپانیەکە زەرری نیو ساعتی کامێرەکانەکە ڕاستەکەی ینی داهاتی ئەم بەزەم کەسە سزا خەیاڵیە بەڵێ لەوانەیە ئەو کەسە بۆ خۆی ڕوبەڕووی یاسا بکرێتەوە بکرێت کێشەکەەوەی بەم شێوەیە بیر لە چارەسەرکردن ئەمە بیرکردنەوە هیچی تەندروست نییە بیرکردنەوەی تەندروستەوەیە فشار لەسەر دەسەڵات دروست کرێەوە وا بکرێ لایەنی کەم داهاتی ئەم کامێرانە بۆ خزمەتی ڕێگاوبان و سەلامەتی هاتوچۆ کە لە ئاخیرا گیانی مرۆڤەکە بەکاربێنرێتەوە. زۆر سپاس دەکەین بەڕێز کاک دیلمان حەمەنادە سەرۆکی ڕێکخراوی ترافیک سپاس کەم دەرفەتت بێەوە بەخشی سپاس خوا بەخێر بێت. ئازان خۆشەویستانمان تا بەرنامەیەکی دیکەی ڕایاڵە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ بێت. بەردەست خۆش بێخ. زۆر سپاس.